محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آتي سطو شوار لسورة بقرة كخواي قورة فرمت يا أيها الذين آمنوا يا أيها الذين آمنوا أي أوانيك باورتان هناوة إيمانتان هناوة لا تقولوا راعنا لا تقولوا راعنا ملن لقسە کردنی ڕۆژانەتان دار لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاعینا کەلیمەی ڕاعینا بەکار مەهێنن بە معنای ئەوەی کە ببە بە گەورەمان و چاودێریمان کە و سەرپەرشتیمان کە ولكن وقولوا بڵێن يعني لە زیاتی وشەی ڕاعینا وقولوا بڵێن انظرنا يعني تەماشامان کە یا چاودێرمان بە یا گەورایەتیمان بۆ بکە واسمعوا بەڵام گوێڕایەڵیش بن گوێژ لە پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم بە نیەتی ئەوەی کە فەرمانەکانی جێبەجێکن وللكافرين عذاب أليم بۆ ئەوانەی کە بێ باوەڕن سزایەکی زۆر بە ئێش ئامادەکراوە. دەزانن یعنی ئەو ئاەتە معنای چییە؟ طبعا وشەی ڕاعینا بۆ معلوماتان لەگەڵ ئونظورنای دەق و دەقیەک معنان حاڵین بەس بۆچی خوای گەورە گوتنی کەلیمەی ڕاعینای لەسەر ئیمانداران حرام کردووە بەڵام لە جیاتی ئونظورنا کە هەمان معنایە بەکاری بێنن ئاساییە. ڕاعینا لە ئەسڵدا نا لە ئەسڵدا وشەی ڕاعینا ئەگەر لە ڕێعایی وەرگیرابێ ینی چاودێریکردن و ئەگەر بە معنای شوانەتیش بێ هەر خەراب نییە چونکە شوان کەسێکە کە ئاگای لە ژێردەستەکانیەتی وایە چ لە مەسلحەتی ژێردەستەکانی بی ئەوەی دەکاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثیشدا دەفەرمێ كلكم راع ئێوە هەمووتان ڕاعین یعنی چاودێرن وایە وكلكم مسؤول عن رعيته هەمووشتان بەرپرسن لەوەی کە لە ژێردەستاندایە بەڵام وشەی ڕاعینا کەلیمەیەکە لە زمانی عارەبیدا لە وشەی ڕێعایە وەرگیراوە یعنی چاودێریکردن بەڵام لە زمانی حیبرانی یعنی سیریانی ئەوەی کە جوولەکە کاتی خۆی بەکاریان هێناوە ڕاعینا لەگەڵ تۆزێک زمان لارکردنەوەی ها ڕاعینا یعنی کەسێکی نەفام نەزان جوولەکەکان لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە دەگەیشتنە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیانگوت ڕاعینا تۆزێک زمانیان لار دەکردەوە مەبەستیان دوو ئەوە بوو یەکەم پێغەمبەری بخەڵەتێنن وا بزانن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا هەز دەکا ئەو جوولەکانە ڕێزیان لە پێغەمبەر گرتووە لەلایەکی دیکەش خۆیان بە کەلیمەکەی دڵخۆش دەکرد دەیانگوت جنێومان بە پێغەمبەردا بە محەممەددا پێمان گوت شوانەوێڵە پێمان گوت کەسێکی نەزان نەفام جێل کەچی هەستیشی پێ نەکرد حاڵین لێ بۆیە لەبەرەوەی کەلیمەکە دوو معنای هەبوون معنایەکی باش کە وەکو خۆی ئەگەر بەکار بهێنرێت و ئیماندار بەکاری بێنێ هیچ خراپەیەکی تێدا نیە بەڵام کەلیمەیەکی دیکە بە زمانی حیبرانی یان سیریانی کە جوولەکە بەکاریان هێناوە بە معنای یعنی نەزانین و نەفامی خوای گەورە مەمنوعی کرد قەدەغەی کرد لە ئیمانداران ئەو کەلیمەی بەکاربێنن بۆ ئەوەی قسەی موسڵمانان لەگەڵ قسەی جوولەکان جیاواز بێ واضحە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا تقولوا ڕاعینا وشەی ڕاعینا بە معنا چاک و خراپەکەی بەکارمەهێنن بێت شێوەیەکی بەکاری مەهێنن بۆ چونکە جوولەکە بەکاریان دێنن و جوولەکە بە خراپ بەکاری دێن و وەکو جنێ و سوکاتیکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکاریان هێناوە وەقولوا ئێوە بڵێن ئەگەر ویستان ئەو قسەیە بکەن لە جیاتی ئەو وشەکەی بگۆڕن بە ئونظورنا ئەی پێغەمبەری خوا چاودێریمان کە گەورایەتیمان بۆ بکە سەرپەرشتیمان بکە هەموو معناکانی ڕاستن کە ئەو کەلیمەی ئونظورنا هیچ معنایەکی خراپی لێوەرناگیرێت و کەسیش ناتوانێت بە خراپ معنایکە بەڵام وشەی ڕاعینا دەکرێت معنای دیکەی لێوەربگیرێ و دەکرێت خەڵکێکی دیکە بە خراپ بەکاری بێنێ بۆیە ئێوە ئەو کەلیمەیە بەکار مەهێننجا پیاوێکە بوو ناوی سەعدی کوڕی معاذ کات خۆی جوولەکە بووە حاڵین زمانی حیبرانی و سریانی دەزانی جارێک لای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کە جوولەکەیەک بەلای تا تێپەڕی جوولەکەکە وتی یا محەممەد ڕاعینا زاری لار کردەوە تەوان پێغەمبەر تێی نەدەگەیشت چونکە زمانەکەی زمانی
عیبرانی نەدەزانی زمانی جوولەکەکانی نەدەزانی بەڵام سعد حاڵی بوو لە جوولەکەکەی کەزانی ئەو جوولەکەیە مەبەستی ئیستیزاکردن و گاڵتەکردنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە بێ هەڵوێز دانەنیشت ها بێ مووقیف دانەنیشت دوایە چوو بانگی جوولەکەکەی گرت تێو کەلیمەی کە تۆ بەکارت هێنا ئەو جنێودان بوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن بەو کەسەی کە گیانی منی بەدەستە ئەگەر جارێکی دیکە ببیستم ئەو کەلیمەیە بۆ پێغەمبەر بەکاردێنیش بەشم شێرەکەم ملت دەپەڕێنم جوولەکەکەش گوتی باشە خۆ ئێوە بۆ خۆشتان هەمان کەلیمە بەکاردێنن بۆ ئێوە حەڵاڵە بەس بۆ ئێمە حرامە سەحابەکە وتی ئێمە وەک دەڵێ بە عەرەبی ڕاعینا ئێمە بە معنە حەقیقیەکەی خۆی بەکاردێنێنی خوا ئەی پێغەمبەری خوا گەورایەتیمان بۆ بکە ببە بە چاودێر و سەرپەرشتی کارمان بەڵام تۆ سوکایەتی و ئیهانەت بە پێغەمبەر کرد بە صلی الله عليه وسلم بۆیە ئیهانەکردن و سوکایەتیکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم قبول نییە ئەو جار خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ بۆچی یەکەم بۆی مسلمان و جوولەکە لێک جیا بکرێنەوە و خاڵێکی دیکەش بۆی گرفت دروست نەبێتەوە ها جارێکی دیکە کێشە دروست نەبێتەوە جوولەکەکانیش تەبان نەیان دەوێرا دوای هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی کەلیمەی ڕاعینای بەکاربێنن چونکە ئەگەر بەکاریان هێنابایە بە معنە خراپەکەی لیان وەردەگیرا چونکە لە زمانی وان معناکەی معنایکی خراپ بوو یعنی کەسی نەفام و نەزان و جێل کە ئەوە طبعا بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ناکرێ بەکاری بێنن ئەوەی لە ئاەتەکەی فێر دەبین ئەوەیە کە هەر شتێک تایبەت بێ بە جوولەکە و مەسیحیان یا بە خەڵکی بێباوەڕ یان لەئی کافر و بێباوەڕان بچێ قسەیە جلوبەرگە هەڵسوکەوتە مامەڵەی ڕۆژانەیە ئینسانی ئیماندار خۆی لێ بەدوور بگرێ چاکترە بۆی هیچمان لەو دنیادا لەئی هەوان نەچێت وەکو ئێوان نەبێ واضح معنایەتەکەی وانە ئەی ئێوانەی کە ئیمانتان هێناوە لا تقول ڕاعینا وشەی ڕاعینا عینی ڕاعینایەکە هیچ معنایکی خراپی تێدانێن ها بە عەرەبی بەڵام ئێوە بەکاری مەهێنن بۆچی بۆ خۆپاراستن لە گومان و لە ماناکردن بە شێوەیەکی خراپ وەقول انظرنا ئێوە لە جیاتی ئەو ڕاعینای بڵێن ئەی پێغەمبەری خوا گەورایەتیمان بۆ بکە بەڵام وەسمعوا وەکو جوولەکان مەبن جوولەکە دەیانگوت سەمیعنا وعەسەینا وایە بەڵام ئێوەی ئیماندار نا وەسمعوا گوێ لە پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم فەرمانەکانیشی جێبەجێکەن بەڵام ئاگاتان لێی بێ وەلیلکافرینە عەذاب ئەلیم بۆ ئەوانەی کە بێ باوەڕن خوای گەورە ئامادەی کردووە سزایەکی زۆر بەئێش ئەو جار دەفەرمێت ما يود الذين كفروا من أهل الكتاب ما يود يعني پێیان خۆش نییە حەز ناکەن الذين كفروا ئەوانەی کە بێ باوەڕ بوون لە چێ من أهل الكتاب لە خاوەن کتێبەکان بۆیە طبعا ئەهلی کتاب ئەوەی جوولەکە و مەسیحی بێ طبعا گومان هەیە لەوەی کە کافرن دەکرێت ئای وایە دەڵێ جوولەکە لەبەرەوەی ناوی خوای دێنن یا ئیمانیان بە پێغەمبەرێکی خوای هەیە یا ئیمانیان بە کتێبێکی ئاسمانی هەیە ناتوانانی پێیان بڵێ کافر نا بۆ سەردەمی خۆی نا بۆ ئێستا کافرن دوای هاتنە خوارەوەی پێغەمبەری ئیسلام و هاتنە خوارەوەی قورئان ئەگەر یەکێکیش هەبێ ها بەڕاستی بە دوای موسای کەوت بێت و تەورات جێبەجێکات و یان بە دوای عیسای کەوت بێت و بە ڕاستیش ئینجیل جێبەجێکە ئیمانی بە پێغەمبەری ئاخر زەمان نەبێت و شوێن پێغەمبەری ئاخر زەمان نەکەوت بێ هەر کافرە بۆیە ها خوای گەورە بە کافری داناون ما يود الذين كفروا من أهل الكتاب پێیان خۆش نییە ئەوانەی کە بێ باوەڕن لە خاوەن کتێبەکان لە جوولەکەکان و مەسیحیەکان ولا المشركين وهروها بتپەرستەکانیش پێیان خۆش نییە حەز ناکەن ئەی ينزل عليكم من خير من ربكم بێتە خوارێ بەسەرتاندا هیچ چاکەیەک لەلایەن پەروەردگارتانەوە واضحە پێیان خۆش نییە ئەوانەی کە بێ باوەڕن لە خاوەن کتێبەکان و لە بتپەرستەکان کە بێتە خوارێ بەسەر ئێوەدا هیچ خێرێک هیچ چاکەیەک لەلایەن پەروەردگارتان بەڵام خوای گەورە بە قسەیوان دەکا بێگومان نا والله يختص برحمته خوای گەورە تایبەتی دەکا بە ڕەحمەتی خۆی یعنی تایبەتی دەکا بۆ ئەوەی ڕەحمەتی خۆی ببارێنێ بەسەریدا بەزەی خۆی ببارێنێ بەسەریدا من یەشاء ئەو کەسەی کە خوا ویستی لەسەر بێ ئەو کەسانەی کە خوا ویستی لەسەر بێ ڕەحمەتیان بەسەردا بارێنێت و ڕەحمیان پێ بکە خوای گەورە لەسەر قسەی جوولەکە و مەسیحی و بتپەرستەکان نەوەستاوە تا خوا پێیان خۆشە یا پێیان ناخۆشە بۆیە دیسان لەو ئاەتەدا ئەوە فێر دەبین کە ئەگەر
کەسەکە مسلمانیش بێت ها بەڵام ناخەکەی دڵەکەی هێندە پیس بێ حەزی لێ نەبێت هیچ کەسێک خوا چاکەی لەگەڵدا بکە هیچ کەسێک خوای گەورە بەرەکەتی بەسەردا بارێنێ هیچ کەسێک خوای گەورە حەزت لێ نەبێ هیچ کەسێک پارێزراو بێت لە موسیبەت و لە بەڵا ئەگەر کەسەکە بەو سیفەتەی کافریش نەبێ سیفەتەکە سیفەتی بێ باوڕانە ها لە ئینسانی ئیماندار ناوەشێتەوە خێری نەوێ چاکەی نەوێ بۆ خەڵکی بەعکسەوە ئینسانی ئیماندار دەبێت خێری بۆ هەموو دروستکراوەکانی خوا بوێ بە تایبەتی حەدیثی صەحیح کە هەمومان بیستومانە ئینسان نابێتە ئیمانداری باش و ئیمانداری تەواو تا ئەو کاتەی کە هەرچی بۆ خۆت پێت خۆشە دەبێت بۆ خەڵکی دیکەی مسلمانیشت پێت خۆش بی ئەو جار دەبی بە ئیماندارێکی ئیمان کامڵ و ئیمان تەواو وازحە بەڵام جوولەکەکان و مەسیحیەکان و بتپەرستەکان زۆر ناڕەحات بوون بەوەی کە خوای گەورە محەممەدی کردبوو بە پێغمبەر صلی الله عليه وسلم و هەروەها ئەوانەی کە بەدوای پێغمبەرەوە بوون صلی الله عليه وسلم دەیان زانی کە ئەوانەی بەدوای محەممەد کەوتون طبعا هیدایەتیان وەرگرتووە و ئەگەر مردن لە قیامەتێ دەستنە بەهەشتێ و خوای گەورە ڕێزیان لێ دەگرێت چونکە ئیمانیان بە قیامەتێ هەبوو و دەشیان زانی محەممەد درۆزن نییە بۆیە طبعا ئەو چاکەیە کە لەگەڵ پێغمبەر و ئیمانداراندا کرابوو زۆر پێی قەڵس بوون و زۆر پێی ناڕەحەت بوون ما يود الذين كفروا من أهل الكتاب پێیان خۆش نییە ئەوانەی کە بێ باوەڕن لە خاوەن کتێبەکان و بتپەرستەکان ئەی ينزل عليكم کە بێتە خوارێ بەسەرتاندا من خەیرین هیچ چاکەیەک لەلایەن پەروەردگارتان ئەدی بەڵام خوا والله يختص خوای گەورە تایبەتی دەکا بڕەحمەتیهی بەوەی کە میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەر من یەشا هەر کەسێک کە خۆی ویستی لەسەر بێ والله ذو الفضل العظيم خوای گەورە ذو يعني خاوەنی فضل يعني بەخشش يعني چاکەی هەرە گەورەیە خوای گەورە خاوەنی فضل طبعا لەگەڵ ئەجری جیاوازە ها ئەجر بۆ کەسێکیە کارێکی بۆ کردووی لە بەرامبەریدا تۆ شتێکی بۆ دەکەیەوە وایە بەس فضل ئەوەیە کەسێک کارێکی زۆر کەمی بۆ کردووی بەڵام تو دوو ئەوەندەی خۆی و سێ ئەوەندەی خۆی و دە ئەوەندەی خۆی چاکەی لەگەڵ دەکەیەوە جا خوای گەورە طبعا لە بەرامبەر کردەوە کەمەکانی ئیمانداردا ئەوە نییە چەندی کردوتە هەر ئەوەندە داتەوە وایە والله ذو الفضل العظيم خوای گەورە خاوەنی بەخششێکی هەرە گەورەیە ئەو جار ئەو ئاەتە طبعا باسی بابەتێکی دیکە دەکا باسی نەسخ جا لە بینی عولەمادا طبعا قسەی زۆر لەسەرە نەسخ دەزان یعنی چی شتێکەیە لە مستەڵەحی قورئانیدا ناسخ و مەنسوخ يعني هەڵدەوەشێنێتەوە طبعا شتیوال هەیە ئاەتێکی هەڵوەشێنێتەوە چۆن نانێ تەفسیر دەکرێت هەڵی وەشاندەوە هەڵی دەوەشێنێتەوە طبعا لە بینی عولەمادا بەڵێ نەسخ بەو معنایە دێ ها نەسخ یعنی ڕەشکردنەوە و سڕینەوەی حکمێک کە سەردەمێک هەبووە وازەحە بە حکمێکی دیکە جیاواز لەوەی پێشوو طبعا لە قورئانێدا نەسخ هەیە یان نییە طبعا دوو تەفسیری هەیە نەسخ ئەگەر بەو معنایە بێ بەو معنایە بێ بڵێن خوای گەورە ئاەتێکی ناردووە لە قورئانێدا بەڵام دوای چەند ساڵێک یا چەند مانگێک دەرکەوتووە کە ئەو ئاەتە نەعوذ بالله طبعا بە کەڵک نایە یا گونجاو نییە خوای گەورە بۆیە لی پەشێمان بۆتەوە و گۆڕیویەتی بەو معنایە نەسخ لە قورئانێدا نییە چونکە ناکرێ خوای گەورە ئاەتێکی ناردبێت بەڵام نەزانێت کە ئەو ئاەتە تەنها بۆ ساڵێکی بەکەڵک دێ یا 2 ساڵی بەکەڵک دێت طبعا بەو معنای ناکرێ بڵێن نەسخ لە قورئانێدا هەیە بڵێن وەکو دەستوری دنیاە ئێستا پەرلەمان یا پەرلەمانی دنیاە هایشیان بەس تعدیلە وایە حکمێکی دەردەکەنەوە ساڵ دوای تەجروبەکردن و تاقیکردنەوە بۆیان دەردەکەوێت کە یاسایەکە بەکەڵک نایە دێن ئەوە تعدیلە طبعا ئەوە دەستکاریکردنە کە ئەو تعدیلکردنە لە قورئانێدا بوونی نییە بە هیچ شێوەیەکی بەڵام بە معنای ئەوەی کە بەڵێ جارێ هەر بۆ خۆی ئیسلام نەسخی دینەکانی پێشووی کردووە یا نەکردووە
کردوێتی ها جارێ ئیسلام بە شێوەی هەمووی بەیەکەوە ها پێغمبەری ئێمە صلی الله عليه وسلم نسخی هەموو پێغمبەرایەتیەکانی کردووە وایە هەموو پێغمبەرایەتیەکانی پێشووی طبعا دەستورەکەی حکومەکانی هەڵوەشاندوونەتەوە وە قورئانیش نسخی هەموو کتێبە ئاسمانیەکانی دیکەی کردووە بەڵام لەناو قورئانەدا بەڵێ بە معنایەکەی دیکە زۆر جار خوای گەورە حکمێکی ئاەتێکی ناردووە بۆ واقعێکی دیاریکرا و تایبەت وازحە دوای ئەوەی کە واقعەکە بە ئاەتەکەی گۆڕدراوە یان حکمەکە تەسپیوە لە ناو خەڵکیدا طبعا پێویست نەماوە ئەو ئاەتە بنووسین لە ناو قورئانێدا ببێنێتەوە بەڵێ خوای گەورە بە پێغمبەری فەرمووە ئەو ئاەتەی لەو شوێنەی نووسیوتە نەسخی کات چونکە هەر ئاەتێک دەهاتە خوارێ پێغمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی کە بۆ خۆی لەبەری دەکرد وابوو بۆ سەحابەکانی دەخوێندەوە ئەوانیش مەجموعەیەکیان لەبەریان دەکرد و هەندێک سەحابەش هەبوون تایبەت ئیشیان نووسینەوە بۆ ها دەیوت بڕۆن ئەو ئاەتەی لە فڵان شوێنە و لە فڵان سوورەتەی بنووسنەوە وایە بەڵام هەندێک جار پێغمبەر صلی الله عليه وسلم کە وحی بۆ دەهات هەر بە وحی پێی دەگوترا فڵان ئاەتە ئێستا بە نمونە هێندێکیان باز دەکەین طبعا ڕەشکەنەوە بیسڕنەوە لە شوێنی فڵان ئاەتەی بنووسن یا بیگۆڕن بە فڵان ئاەتە بۆ هۆکارەکەی ئەوە نییە کە ئەوەی پێشتر کە هاتووە بە زیادەوە هاتووە نا بۆ کاتی خۆی زۆر پێویست بوو بۆ کاتی خۆی زۆر زەڕور بووە بەڵام لەبەرەوەی قورئان بۆ هەتاییە بۆ هەموو خەڵکیە ئەو ڕووداوەژیە ئەو حکمەش کە لەو کاتیدا بۆ بە ئاەتەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە پێویست نەماوە لەناو قورئاندا بمێنێتەوە بۆیە نەسخ لە قورئاندا بەو معنای کە حکمەکە ئەوە بەو معنای کە حکمێک هەڵوەشێنرا بێتەوە یا ڕاگیرا بێت و حکمێکی دیکەی لە شوێن بەکارهات بێ ئاعتیادیە دەبێت باوەڕمان پێی بێت چونکە سەدان نمونەمان هەیە لە قورئاندا بەڵام نەسخ دووسێ نەوعەها هەندێک لە ئاەتەکانمان هەن هەر بە نووسینیش طبعا لە قورئاندا ڕەش کراونەتەوە و حکمەکەشیان هەر نەماوەها بۆ ڕووداوێکی تایبەت بۆ سەردەمێکی دیاریکراو بۆ یان بۆ شوێنێکی دیاریکراو خوای گەورە ئاەتێکی ناردووە دوای ئەوەی کە پێداویستیەکە نەماوە خوای گەورە بە پێغمبەری گوتووە صلی الله عليه وسلم ئەو ئاەتەی بە نووسین ڕەشکەوە و لەبیر پێغمبەریشی بردوتەوە ها بۆی لەگەڵ قورئانەکەی دەمێنێتەوە تێک هەڵ نەبێ ئەوە جۆرێکی دیکەمان هەیە لە نەسخ طبعا ئاەتەکە لە قورئاندا نەماوە ها بەڵام حکمەکەی هەرماوە وەکو ئاەتی ڕەجم ئاەتی ڕەجم ئێستا ئەو کەسەی زینای دەکات و ئەگەر ژنی هێنا بێت یا شووی کردبێت سزاکەی چییە بەچی لێی دەدەی ئەوە نا ئەوەی ژنی هێنا بێت و زینای کرد بێت یا شووی کرد بێت و زینای کرد بێت جەڵد بۆ کەسێکیە کوڕ بێ کچ بێ جەڵدە 100 دارە ئەوە لە قورئانەدا لە سوورەتی ئەوەی باسی جەڵدەکەی تێدایە الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة وایە بەڵام ئەوەی دیکە سزاکەی ڕەجمە بەڵام لەکوێی قورئانەدا باسی ڕەجمی دەکا بەڵێ بەبەردیە لە ساڵێکی داهاوەی دوایەوەی کە ئیسپات بوو تێیدا نییە بەڵام ئیمامی عومەر دەفەرمێت ئەگەر لەبەر ئەوەی نەبایە کە دەیانگوت عومەر لە کتێبی خوای گەورە زیادی کردووە جارێکی دیکە ئاەتی ڕەجمم لەناو قورئانەدا دەنووسیەوە بۆی کەسێک نەبێت وایە بڵێ وەڵا ڕەجم هەربوونی نییە پێغمبەر دوای ئەوەی کە چەند حاڵەتێک ڕوویدا لە سەردەمی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کەسەکان هاتن بۆ خۆیان ئیعترافیان کرد کە زینایان کردووە طبعا زینا بەس بە ئیعتراف ئیسپات دەبێ چونکە ئەو شاهدی و ئەوانە مەحاڵە بەڵام چەند سەحابەیەک طبعا سەحابەش بوون ئەویان لێ ڕوویداوە کە پێغمبەر بە فیعلی چەند جارێک بەدەستی خۆی یا بەدەستی سەحابەکان بە ئەمری خۆی طبعا ڕەجمی کرد ڕەجم بوو بە شتێکی چەسپی و لە زیهن و مێشکی سەحابەدا یەکدەنگی سەحابەی لەسەر پەیدا بوو ئاەتەکە بە حکمەتێک خوای گەورە ڕەشی کردوتەوە بەڵام حکمەکەی بۆ ئێمە هەرماوە هەندێک ئاەتی کەمان هەنە لە قورئانەدا ئێستا بەنووسین هەر هەن خوێندنەوەشیان کە دەیان خوێنینەوە وەکو ئاەتەکانی دیکە خێرمان دەگاتێ بەڵام ئیشیان پێ ناکرێ لەوانە بە نمونە ئاەتێکمان هەیە جا بۆچی وای کردووە خوای گەورە بە نمونە ئاەتێکمان هەیە یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق زانی یعنی چی ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن بە پارێزکاریکردنێکی تەواو و شایستە
طبعا ئەگەر ئەو ئاەتە بەتەنێ بێ لە قورئانەدا چێ پێی جێبەجێ دەکرێت زۆر زەحمەتە وایە زۆر بە زەحمەتە هەرچی کە دەڵێ حەقەت و قاتعیان لێ هیچ ئەمرێکی خوا مەشکێنە و نزیکی هیچ بێفەرمانیەکی خوای گەورەش مەکەوە ئەوە کەس پێی دەکرێت طبعا کە ئەو ئاەتە هاتە خوارێ فعلا زۆر قورس بووها لەسەر دڵی سەحابەکان جا وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە خوای گەورە ویستوێتی ئیمتیحانیان یا حازریان کە ئامادەیان کە بۆی ئەوەکانی دیکە ئاسانتر جێبەجێکەن خوای گەورە ئاەتێکی بەدوادا ناردوێتە خوارێ ئەوەی کە دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەوە فاتقوا الله ما استطعتم دەفەرمێت تەقوای خوای بکەن ئەوەندەی لە تواناتاندا هێتەوە ئەوە دەکرێت یان ناکرێت دەکرێت لە سوورەتی بەقەرە کۆتاییەکەی لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه خوا دەفەرمێ ئەگەر گوناه لە دڵی خۆتدا بشاریەوە یا ئاشکراکەی خوای گەورە محاسبەت هەر دەکات لەسەری کە محاسبەشی کردی تەوان لە محاسبەی کەس دەرناچێ وایە ئاەتەکە قورسە یا بە زەحمەتە سەحابەکە هاتن گوتیانەی پێغەمبەری خوا دەکرێت خوای گەورە محاسبەمان کا لەسەر ئەوەی دەیڵێن چونکە دەکرێت قسەی خراپ نەکەین دەکرێت کردەوەی خراپ نەکەین بەڵام دەکرێت هیچ خراپەیەکمان بەسەر دڵی دانەیە کە دەرکەوت سەحابە فعلا لەسەر دڵیان زۆر قورس و گرانە دەیانەویست ئەمری خوا جێبەجێکەن دەشترسان تووشی بێ ئەمری خوای بن خوای گەورە ئاەتێکی ناردە خوارێ بە دوایدا کە کامیانە بە کامیان نەسخ بۆتەوە دوای خۆی لا يكلف الله لا يكلف الله ئەویان زۆر ئاسانە و لا يكلف الله ینی خوای گەورە ئەرگ ناخاتە سەر هیچ کەسێک بە شتێک کە لە توانایدانە بێ فعلا ئەتۆ لە تواناتدا هەیە شتی خراپ نەڵێ ئینسان ئەگەر کۆنتترۆلی خۆی بکە وایە لە تواناتدا هەیە کردەوەی خراپ نەکەی بەس لە تواناتدا هەیە لەسەر جێگا شتێکی خراپت بە خەیاڵدانەیە ئەوە یان ئاەتی سەرەتا هەندێک شتیش هەیە قۆناغبەندیە کاتی خۆی تەوان میرات بە شێوەیەکی زۆر ناعەدالەتانە نادادگەرانە دابەش دەکرا وایە بۆی سەرەتا ماڵ دەبوو بەسی دابەش بکرێ بە وەسێت كتب عليكم إذا حضر أحدكم الموت يعني خوای گەورە وەسێتی واجب کردبوو بۆ کەسێک کە خەریکی مردنێ بوو دەبووە ماڵەکەی خۆی بە وەسێت دابەشکە بەڵام دوایی بە ئاەتی میراتی خوای گەورە ئەوەکەی ئاەتی وەسێتی هەڵوەشاندوتەوە ئێستا ماڵ بە وەسێت دابەش ناکرێت ئینسان تەنها دەتوانێت یەک لەسەر سێی ماڵی خۆی بکا بە وەسێت ئەو وەسێتەش نابێت بۆ میرات گران بێ وایە یان قیبلە یەکەم جار مسلمانان ڕویان لەکوێ دەکرد بەیت المقدس طبعا 16 مانگیش لە مەدینەی طبعا هەر ڕویان لە بەیت المقدس بوو بەڵام دواتر وازەحە بەڵام بۆ خوای گەورە وای کرد لەبەر کۆمەڵێک حکمت جا ئاەتەکە باسی ئەو نەسخە باسی ئەوەی دەکە دەفەرمێت ما ننسخ من ئاەتین ئەو نونسیها ما ننسخ یعنی هەرچی ڕەشی کەینەوە من ئاەتین لەو ئاەتانەی کە بۆت هاتوون ئەو نونسیها یا لەبیرتی بینەوە نەئتی بخەیرین منها نەئتی دێنین بۆت بخەیرین منها چاکتر لەوەی کە ڕەشمان کردوتەوە یا لە بیرمان بردوویەوە ئەو میثلیها یا هیچ نەبێ هاوشێوەی خۆی حکمێکی دیکەت بۆ دێنین معناکەی وازەحەوانی خۆ ئەوەی کە یعنی نوێژی کردبێ ڕوو لە بەیت المقدس تاوان بەیت المقدسش ماڵی خوایە وایە وە قیبلەی مسلمانان بووە باش بووە بەڵام خوای گەورە بە باشتر گۆڕیویەتی بۆ ئێستا نوێژێک لە بەیت المقدس دەکرێت بە 500 نوێژە بەزەوەی لە کەعبەی دەکرێت ئەوەی کە ڕووی تێ دەکەین بە 100,000 نوێژە ئەو عیبادەتەی کە لە بەیت المقدس دەکرێت هەر چاکە بەڵام ئەوەی لەوێ دەکرێت چاکترە تەوان دابشکردنی ماڵش بە وەسێت چاکترە لەوەی کە خەڵکەکە حەقیان بخورێ بەڵام ئەو تەقسیماتەی خوا کردوویەتی لە میراتی عەدالەتی زۆرتر تێدایە چونکە لە وەسێتیدا دەگونجێ ئینسان زوڵمی بکە وایە لە وەسێتی کابرا منداڵێکی هەڵبژێرێ بەسەر یەکێکیدا وایە یا ماڵی خۆی بە وەسێت هەمووی بدا بە کەسێک بۆ بەشی منداڵەکانی هیچ نەهێڵێتەوە بەڵام خوای گەورە بۆ خۆی هاتووە چاکتر حکمێکی باشتری بۆ داناوین کە بۆ خۆی ماڵەکەی دابەش کردووە حتمما خوا دابەشیکە چاکترە لەوەی کەمە بۆ خۆمان دابەشکەین ما ننسخ من ئاەتین جا ئەڕێک معنای کوردیەکەی ئەوەی کە ڕەشی کەینەوە لە ئاەتەکان یعنی ئەمرت پێ بکەین ڕەشی کەیەوە لە ئاەتەکان ئەو نونسی هەیە هەر لە بیرتی بینەوە نەئتی بخەیرین منها دێنین
چاکتر لەوەی کە ڕەشمان کردوتەوە یا لە بیرمان بردوویەوە ئەو مثلیها یان هاوشێوەی جاخوا دەفەرمێ ئەلەم تعلم أن الله على كل شيء قدير ئەلەم تعلم ئایا ئێوە نازانن کە خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە ئەلەم تعلم ئایا نازانی ئەی ئینسان ئەی ئادەمی زات أن الله کە بە بێگومانی خوا على كل شيء قدير بەسەر هەموو شتێکدا بەتوانایە و دەکرێ خوای گەورە دەسەڵاتی ئەوەی هەیە ئاەتێک حکمێکی ناردبێتە خوارێ تەنها بۆ چەند ساڵێکی دوای ئەوەی کە واقعەکە گۆڕاوە ئەو حکمەی گۆڕی بێ بە حکمێکی دیکە پاشان بەڵێ هەر هەیە ڕەزمی ژێستا هەیە بەس حکمەکە لا نەچووها بۆ معلوماتت حکومەکە هەرو بە ئەزە حکمی ئیسلامی نییە حکم بەی کەس ناکرێت خۆستا بەدارەکانیش ناکرێت چێ داری لێ دەدرێت ها حکمی ئیسلامی نییە با حکمی ئیسلامی لە هەر لە سەردەمی هەموو خلافاتی ئیسلامیدا ها چوار خەلیفەکانیش خەلیفەکانی دیکەشدا کەسێک زینای کرد بێ ژنی هەبوو بێ یادی مێردی هەبوو بێت و احترافی کرد بێت و ئیسپات بوو بێ بەڵێ دایان ناوە و بەربارانشیان کردووە ئاەتەکەش بەنووسین نەبووە بۆتە ئیزماع ینی هەموو سەحابە لەسەر یەک دەنگ بوون کە ڕەجم هەیە ئێستاش هەیە بە ئێستا جێگە حکمی ئیسلامی هەبێ بەڵێ ئەو کەسەی کە زینای دەکات و ژنی هەیە یا مێردی کردووە ڕەجم دەکرێت ئاەتەکە حکومەکە هەرماوە چونکە پێویستە بمێنێ بێخەتاش ئێستا ئیسپات ناکرێت ئەو ئیسپەتەکە جیاوازە ئەلەم تعلم أن الله له ملك السماوات والأرض ئەلەم تعلم ئایا نازانن یا نازانی ئەی ئینسان أن الله بێگومان خوا له ملك السماوات بۆ ئەوە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی ئەلەم تعلم ئایا نازانی ئەی ئینسان ئەی ئیماندار کە أن الله بە بێگومانی خوا له ملك السماوات بۆ هەوە هی ئەوە لە ژێردەستی ئەودایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی وما لكم من دون الله نییە بۆ ئێوە وما لكم نییە بۆ ئێوەی ئیماندار من دون الله جگە لە خوا من وەلیین هیچ کەسێک کە ببێتە سەرپەرشتیکارتان ببێتە دۆستان چاودێریکەرتان وەلا نەسیر و ببێتە یارمەتیدەر و پشتیوانیشتان لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا معلومە ئینسانی ئیماندار دەبێت 100% باوەڕی وابێ کە تاکە وەلیەک کە ئێمە هەمانەکەیە ئەڵڵایە و تاکە یارمەتی دەرێک بتوانێت لە تنگانە ڕزگارمانکە بەس خوای گەورەیە معناکەی وازەحەوانە ئەم توریدونە ئەن تەسئەلوا ڕەسوولەکم ئایا ئێوە دەتانەوێ ئەم توریدونە ئایا ئێوەی ئیمانداریش دەتانەوێ ئەن تەسئەلوا ڕەسوولەکم ئەن تەسئەلوا ڕەسوولەکم داوا بکەن لە پێغەمبەرەکەتان پرسیار بکەن لە پێغەمبەرەکەتان کەما سوئیلە موسا من قبل وەکو چۆن پرسیار کرا داوا کرا لە موسا پێشتر ها باسمان کرد کاتی خۆی داواکاری جوولەکەکان شوێن کەوتوانی موسای لە موسای هەر بۆندەی نەوەستا بڵێن ئەی موسا فڵان کەسەمان بۆ ئاشکراکە تاخوا چێ قاتی لەوایە بۆندەی نەوەستان خوا با خواردنمان لە ئاسمانێ بۆ بنێرێ بۆندەی نەوەستان کە تەمان خوای گەورە ئاویان لە بەردی بۆ بێنێتە دەرێ هاتن گوتیان دەبێ ئەو خوای کە وەحید بۆ دێنێت و ئەتۆی کردووی بە پێغەمبەر پیشانماندەی و بە چاوی سەر ببینێت حاڵێ هەندێک لە سەحابەکان کە زۆر بە دوای شتیدا دەچوون کە پێغەمبەر ئاەتێکی صلی الله علیه وسلم بۆ دەخوێندنەوە فڵان شتە واجبە پرسیار ئەرێ بۆ واجبە ئەرێ لە بەرچی واجبە ئەرێ بۆ وا بڕیاری داوە کە شتێکی حرام دەکرد خەریک بوو تێیپەڕێنن لە پرسیارکردنێ بەڵێ ئینسان دەکرێت بە دوای حکمەتدا بگەڕێ ها وایە بەڵام مەرجە ئێمە لە هەموو حکمەتێک تێبگەین یەقینمان هەیە کە خوای گەورە هیچ شتێکی لەسەر ئێمە واجب نەکردووە بەبێ حکمت بەس مەرجە ئێمە حکمەتەکەی بزانین حکمەتەکە ئەگەر بەس ئەوەندە بێ ها بەس ئەوەندە بێ خوای گەورە بیەوێت من و تۆ تاقی کاتەوە تاخوا بە قسەی خوای دەکەین یا بە قسەی ناکەین بەسە ها وایە ئێمە کە بەنمونە نوێژێ دەکەین بەڵێ نوێژ لەوانەیە چەندان سوودی ڕاضی و جەستەیی و سیحی هەبن وایە بەڵام ئێمە دەبێت لەبەرچی نوێژەکەی بکەین لەبەر سوودەکان یان لەبەر جێبەجێکردنی ئەمری خوای ها بێگومان دەبێت ئەگەر زەرەریشی هەبا فەرزەن کە نیەتی ها دەبووە هەر بیکەین چونکە خوا ئەمری پێکردوین وایە مەسەن ڕۆژوو کە دەیگری
مجرد دەبێت لەبەر ئەوەی بگرین کە ئەمری خوایە ها جا سوودی هەیە بۆمان یانیەتی هەیبوو نور علا نور واجبەکەش جێبەجێ دەکەی و سوودە دنیاییەکانی سیحیەکانیش دەبینی وایە بەڵام ئێمە کە ڕۆژووی دەگرین لەبەرەوەی نایگرین کە بۆ تەندروستیمان و وانە خۆ ئەوروپیش هەندێکیان ڕۆژووی دەگرن ها بەڵام لەبەرەوەی بەس بۆ تەندروستی خۆیان دەیگرن و تەبەن نایبەستنەوە بە ئەمری خوای گەورە هیچ خێرێکیان دەگاتێ بێگومان بۆیە تەبەن زۆر وردبوونەوە ها لە هێندێک ئەحکام کە جێگای عەقڵی ئینسان نین تەبەن لە شوێنی خۆی نییە بەڕاستی بۆیە هەندێک ئەمر و فەرمانی خوای هەنا لە عەقڵی ئینسان گەورەترن ها لە عەقڵی ئینسان بەدەرن دەبێت ئینسان تەسلیم بێت و ئەوە بێت جا خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم بە ئیمانداران بە شوێن کەوتوەکانت بڵێ ئەم توریدونە ئەن تەسئەلوا ڕەسوولەکم ئێوە دەتانەوێ داوا بکەن لە پێغەمبەرەکەتان کەما سوئیلە موسا من قبل هەر وەکو چۆن داوا کرا لە موسا پێشتر لەلایەن قەومەکەی ومن يتبدل الكفر بالإيمان خوا دەفەرمێ هەر کەسێک بگۆڕێتەوە بێ باوەڕی بە ئیمان چونکە زۆرێک لە پرسیارەکان لە ئیمان لاوازیەوە سەرچاوە دەگرن ها و هەندێکیش لە بێ باوەڕی ها ئەوانەی گومان دروست دەکەن بۆمان خەڵکی بێدینە یان بەدینە ئەوانەی قسە لەسەر ئیسلام دەکەن مسلمانن یا خەڵکی نامسلمانە خەڵکی نامسلمانە خۆ اینجا ئەوانیش لە بیانون دەناخۆ ئێمە لە قورئانەدا هەزاران شتمان هەیە کە وەکو ڕۆژی ڕووناک ئاشکرا و ڕوونە لەوەیدا ئەمری خوای جێبەجێ ناکەن دێنە سەر شتی متەشابیه و لە یەکتر چ شتی جوزئی و لاوەکی ئەم زۆر جار دەڵێم خۆتەوەرە ئەو شتانێک کە هیچ پێچ و پەنایان تێدانی ناوانە جێبەجێکە ئەوانەی کە گومان و خلافاتن هەروازیان لێ بێنە هەرمەیان کە خوای گەورە لەوانەیە لێت قبوڵکە وازەحە بەڵام ئەسڵەکان واز لێ دێنێ دێت خوا بۆ ئەوەی حەڵال کرد بۆ ئەوەی حرام کرد ئەوەی بۆ دروست کرد ئەوەی بۆ دروست نەکرد ئەو هەموو بەدوادات چوونە تەوان سیفەتی کەسی ئیمان لاوازە بۆی خوا دەفەرمێت ومن يتبدل الكفر هەر کەسێک بگۆڕێتەوە بێ باوەڕی بە ئیمان یعنی چی بگۆڕێتەوە یعنی کافریەتی وەرگرێ ئیمانەکەی بدۆڕێنێ فقد ضل سواء السبيل بێگومان ئەو کەسە ونی کردووە سواء السبيل ڕێگای ڕاست واضحە پاشان دەفەرمێت ود كثير من أهل الكتاب پێیان خۆشە زۆرێک لە خاوەن کتێبەکان هەمویان ناها خوای گەورە هەمیشە ها پێشتریش فەرمی فەریق من الذين وایە خوای گەورە حکمی گشتی نادا ها ود پێیان خۆشە كثير من أهل الكتاب زۆرێک لە خاوەن کتێبەکان لەو يردونكم ئێوە هەڵگێڕنەوە ئێوە پاشگەز بکەنەوە من بعد ئیمانیکم دوای ئەوەی کە ئیمانتان هێناوە پاشگەزتان کەنەوە بتان بنەوە بۆ کوێ کوفارە بەرەو بێباوەڕی بەرەو کافریەتی بتان بنەوە لەبەر چی لەبەرەوەی کە پێیان وابوو خۆیان چاکترە لە ئێوە نا حەسەدەن من عندی ئەنفوسیهم لەبەر حەسوودی و پێناخۆشی و ئێرەیەک کە هەبوو لە ناخیاندا من بعدی ما تبين لهم الحق دوای ئەوەی کە بۆیان ڕوون بووبوویەوە کە حەقەکە و ڕاستەقینەکە چییە یەقینی 100% هەبوو کە محەممەد پێغەمبەری خوایە و ئەو کتێبێک کە محەممەد صلی الله عليه وسلم هێناوێتی کتێبی خوایە و یەقینی 100% هەبوو هەر کەسێک بە دوای محەممەد کەوێ و بە دوای ئەو کتێبەکەوێ کە محەممەد هێناوێتی دەچێتە بەهشتێ حاڵی یەقینیان هەبوو ئەوەی ئاوا بکات دەچێتە بەهشتێ بۆی حەزیان لێ نەبوو ئیمانداران بستنە بەهشتێ بۆ چونکە دەیانزانی بۆ خۆیان ناچن چونکە ئیمانیان پێی نەبوو تااقەتی التیزامەکەیان نەبوو بۆیە ئەوە تەمەن حەسادت ئەوەیانە ها ئەگەر بۆ خۆت شتێکت نەبوو حەزت لێبێ خەڵکیش نەیبێ ها حاڵی بۆ خۆت شتێکت نییە پێت خۆشە کەسیش ئەو شتەی نەبێ ئەو نیعمەتەی نەبێ یان کەسێک خوا چاکەی لەگەڵ کردووە لە دڵەوە تەمەنا بکەی حەز لێبێ خوای گەورە چاکەکەی لێ بستێنێتەوە حاڵی جاری کە جواب بزانم باسم کردو ئەگەر تەمەناکەت بۆ ئەوە بێ خوای گەورە ئەتۆش وەکووی لێ بکە وایە یا چاکەکەی وی هەر لە شوێنی خۆی بی بەڵام چاکەوی بۆ تۆش بێ ئەو تۆزێکە هەوەنترە وازەحە ها ئەگەر ئەگەر تەمەناکەیان ئەوە بە خۆزگەکەیان ئەوە بە گوتمان بریا ئێمەش وەکو ئەوان شوێن کەوتەی محەممەد باین بۆی وەکو وامسینە باشتێ تەوان تەبیعی بوو وایە بەس هەوڵیان بەڵێ هەر زۆرێکە لە حەسادت بەس دروستە ڕێگە پێدراوە لە شتی چاکدا ڕێگە پێدراوە بەس ئەوەی ڕێ پێ نەدراوە ئەوەی چاپیسی دروست دەکا ئەوەیە کە خوا چاکەیەکی لەگەڵ تۆ کردووە لە ناخدا حەزم لێبێ خوا چاکەت لێ بستێنێتەوە جا بۆ من دێ بۆ من نایە زۆر بیلەوەی نەکەمەوە
حاڵی لێ ئەوە پیسترین زۆری حەسادەتە چاوپیسیەکەش لەوەیەوە دێ جا کافرە یعنی خاوەن کتێبەکان لەگەڵەوەی کە یەقینیان هەبوو محەممەد پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام هەوڵیان دەدا مسلمانان کافرکەنەوە لەبەر حەسادەت ودە كثير ودە یعنی پێیان خۆشە لە دڵەوە ها زۆرێک لە خاوەن کتێبەکان لەو یەڕودونەکم ئێوە هەڵگەڕێنەوە من بعد ئیمانیکم دوای ئەوەی کە ئیمانتان هێناوە بە کوفارە بتانکەنەوە بە بێوابڕ حەسەدەن من عندی ئەنفوسیهم لەبەر ئەو حەسادەت و پێناخۆشیەی کە هەیەە لە دڵیاندا من بعد ما تبين لهم الحق دوای ئەوەی کە بۆیان ڕوون بۆتەوە کە حەقەکە و ڕاستەقینەکە چییە و ئێوە لەسەر ڕاستین بەڵام دەبێت چیان لێ بکەن خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ بڕۆ بیان کوژە مادام حەسادەتیان هەیە مادام پێیان ناخۆشە نا لەسەر حەسادەت کەس ناکوژرێ ئێستا ئەگەر کەسێک حەسوودیت پێ بە چاوت لێ بدا خۆ یەقینت هەبێت بە چاویوی هەموو ماڵەکەت فەوتاوە دەتوانێت بچی داوای لەسەر قەیرکەی نا ئەگەر بە چاوی پیس کەسێکیشت بکوژێ کە لەوانەیە چاو پیسی بگاتە ئەو دەرەجەیە زۆر جار بەڵام خۆ لەبەرەوە شتێکی معنەویە و بەڵگەی مەلموس و بەرجەستەنین ناتوانێت بچی تۆڵەی لێ بکەیەوە وایە بۆی خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فەعفو یعنی چاوپۆشیان لێ بکە چاوپۆشیان لێ بکە یعنی هەروە دانێ کە هیچیان نەکردووە وەصفەحو وەلێ بوردەش بە لە بەرامبەریاندا تۆڵایان لێ مەکەنەوە یعنی ئێوە وەکو ئەوان مەبن حتى يأتي الله بأمره هەتا خوای گەورە فەرمانێکی دیکەت بۆ دەنێرێ ئەمرێکی دیکەت بۆ دەنێرێ کە ئەوە قۆناغ بوو طبعا لە قۆناغی سەرەتادا ئەوانە جوولەکە بوون طبعا دوای خوای گەورە ڕێیدا پێغەمبەر دەریان کە لەبەر کۆمەڵی خیانەت و ناپاکی کە کردیان لەگەڵ پێغەمبەر و ئەو بەڵێنەی بەست بوویان لەگەڵ مسلمانان بەڵێنەکەیان شکاندووە هەوڵی تیرۆرکردنی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و کوشتنی پێغەمبەریاندا چەند جارێک و چەندین ئاژاوە و فیتنەیان نایەوە هاوکاری بتپەرستەکانیان کرد و ویستیان ئەوان پێغەمبەر دەرکەن لە مەدینەی کە لە کاتێکدا وعدیاندا بوو بەیەکەوە مەدینەی بپارێزن ئەو کاتی خوای ڕێگایدان بەڵام لە قۆناغی یەکەمدا خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فەعفو چاوپۆشیان لێ بکە سینەت وەصفەح وەسینە و دڵیشت خاوێنکەوە لە بەرامبەریاندا حتى يأتي الله بأمره هەتا خوای گەورە فەرمانی خۆیت بۆ دەنێرێت و مۆڵەتت پێدەدا لە بەرامبەریاندا هەڵوێستێکی دیکە بنوێنی وایە ئەو بەرامبەر جوولەکە و مەسیحیان دنا لە بەرامبەر ئیمانداراندا ئینسان هەمیشە دەبێ فەعفو وەصفەحو ئاەتیکەمان هەیە لە سوورەی نووردا دەفەرمێ ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم هەمیشە ئینسان دەبێت لە بەرامبەر ئیمانداراندا عەفو لێبوردنی هەبێ ئەگەر بەتەمای لێخۆشبوونی خوای بێ إن الله على كل شيء قدير بێگومان خوای گەورە لەسەر هەموو شتێک زۆر بەتوانایە وازحە ئەوان حەسوودیان بە ئیمانداران برد بەڵام خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێ ئێوە لە جیاتی ئێوەی حەسوودیان پێ بەنجی بکەن وأقيموا الصلاة یەکەم فەعفو وەصفەحو چاوپۆشیان لێ بکەن و سینەتان خاوێنکەنەوە بزانن هیچیان نەکردووە لە بەرامبەرتاندا یعنی وەکو خۆی بە خراپە جوابیان مەدەنەوە وایە دوای ئەوە وأقيموا الصلاة نوێژەکانتان بکەن بە چاکی بە جوانی ئەوە یەک وآتوا الزەکاتە زەکات لە ماڵەکەتان دەرکەن وما تقدموا لأنفسكم وبجزانا هرتيك وما يعني هرتيك زورة كما تقدموا بيشيخا لأنفسكم بوخوتان من خير لچاكا أو يعني سي بيشيخا يعني بيشوي بمرن هر كاريكي چاكتان كردبه جا كارا چاككا بجسته كردوتا يا بمال كردوتا بنيت كردوتا بقصة كردوتا أتو هوكاري بوبي أتو سبب بوبي تجدوه أو شتدز دكويتوا شتكدز دكويتوا يا پاداشتي شتكي طبعا پاداشتي كردارك دز دكويتوا عند الله لكن خواي وما تقدموا لأنفسكم حرتي بيشي بخن ايوا بلان بوشي بيشخن لأنفسكم بوخوتان پێشتان خزبێ یعنی بۆ ئەوەیتان بێ لە قیامەتێ پاداشتی لەسەر وەرگرنەوە بە یەک مەرج من خەیرین ئەوەی کردوتە چاک بێ تەجیدوه دەستت دەکەوێتەوە شتەکە پاداشتی شتەکەی من عند الله لەکن خوای طبعا نەک وەکو خۆشی بە دە ئەوەندە و سەد ئەوەندە إن الله بما تعملون بصير بێگومان خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن بەصیر بینایە و هەموو ئەو کردارانە دەبینێ کە ئێوە دەیکەن کەم بێ یان زۆر گچکە بێ یان گەورە بێت خوای گەورە هەموو لایەکمان پارێزێ صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين